مرحبا. الو. مرحبا سرچو. توانه كاك فريدون قصبكين؟ هلو جان. كاك فريدون شوني؟ جان. دلين سلاوريس شوني؟ هلو جاني من ما قادر نادر. توسوني باشي شكور أحوالي. سباس ريستيا. فرمو كا قادر. من الرجنامة نسيكم لسفيد لبو وكاتي عندك قصبكين؟ فرمو جان فرمو. والله من كون لو نويم كاك فريدون كلحفتا وشتا كان ايوه خلقتان پرورده دكر فكري چكو ملا بالي جان از کاریگەری مثلا تو بە خۆت یەشێکلەر ئەوەکانیان بووی ئێوە زۆر خەڵکتان فێرە مەسەلەن دژە ماڵی بارزانی کرد بە خۆت دەزانی ئەو مەدوا بوو بەڵام ئێستا هەست پێ دەکەین 180 پلە هەرگەڕایەوە باشە ئەنی وەکو پرسیارێکی ڕۆژنامەگەری لێرە تۆ ئێوە خەڵکێکی زۆرتان بە شەهیدکردن لە شەڕ لەگەر پارتی و قیادەی موقەت و پەروەردەکردنێ کە ماڵی بارزانیوان ئەمە نامەوێت دووبارەی بکەمەوە من ناڵێم بەو هەناسە بەردەوام بن بەڵام هەست پێ ناکەی یعنی ئەوەی ئەو قسانەی ئێستا دەیکەی کە دەچێ لای کاک مەسعود وەڵی ئەمن لەکنەوی بەس فێرە کورد و کوردستان دەبم پێچەوانەی هەموو ئەڕا و بۆچوونەکانی پێشتانە تۆ بەڕاستی نازانم سەر بە چیت و چیت و ئەمانە بەڵام نازانم تۆ ڕۆژنامەنووسی هەر شتێکی بەڵام هەر شتێکی هەر بۆ ڕوونەکەمەوە بەڵێ تەبیعیە و دەنگە تەزیل بکەم وەنیە کاک فەریدون دەبەرەوەی پێ دەڵێ پێتم گوتی ڕۆژنامەنووسم ئەمن دەشتوانی بپرسیان ئەم کەسێکم گفتوگۆ لەگە دەکەم ئێمە جی لە چین قوربانی عەقڵیەتی ئێوەین وەنیە من نازانم تۆ چ جیلێکی چونکە جیل هەیە نامەسئولە جیل هەیە تەسجیلەکە یا تەسجیلی ناکە من ڕێگە پێ نایەم چونکە سوالم لێەکەی بۆ شەب بۆ ڕوونەکەمەوە بەزم پێ دەڵێم ڕۆژنامەنووس دوایی لەوانەیە من داوایەکە لەسەر قەی دەکەم باشە باش بەس ئەتو بۆ دەترسی لەوەی کە ئەم پێ دەڵێ من ڕۆژنامەنووسم گفتوگو من لە پیاوی وەکو تۆ ناترسم من لە هەموو ژیانما پیاوێکی فیداکار بووم ئەوەی من ئەلو کوردستان بە خەڵکی وەکو تۆ ناکرێ لەبەرەوە من لە پیاوی وەکو تۆ ناترسم باش ئەمە پرسیارە لێ دەگەین لە چ پاشەک تۆ پرسیارێکە یا بێ ئەدەبیەکە هەڵی تەسجیلی کەم بۆ بێ ئەدەبیە کاکە ڕێز بگرە بە قوربان سەیری خۆت مەکە بتەمەنی یعنی بێ ئەدەبیەکە لە چدایە من پێ دەڵێم تەزیلی کەم ڕۆژنامەنووس بووە قسە بکاتن بڵێ تەزیل ناکەم ئەوە ئوسوڵی ڕۆژنامەنووسیە یا ئوسوڵی باراتی ئەوەی تۆیکەی زانم سەر بەچی ئیستیخباراتێکی تۆتەوێ ئەوکەی براکەم واز لە ئوسلوبە بێنە هەر یەکەمان باگراوندی خۆمان هەیە هەموو کەس دەزانێ فەریدون عەبدولقادر چ باگراوندێکی پێویست ناکە من حەزم لەو ئوسلوبە نییە من پرسیاری ڕۆژنامەنووسی لێ یەکەم ئێوە جیلێکتان فەوتان بە دژە